بینەران و بیسەرانی بەڕێز لە شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە نۆیەمین کۆنگرەی حزبی زەحمەتکێشانی کوردستان کە ئەمڕۆ لە شاری هەولێر حزبی زەحمەتکێشانی کوردستان نۆیەمین کۆنگرەی خۆی بەست دوایەوەی لە ساڵی 1985 ئەم حەزبە لە حزبی سۆشیالیست دیموکراتی کوردستان جیا بوویەوە. تەوەری یەکەمان تایبەت دەبێت بەم بژارە، تەوەری دووەممان تایبەت دەبێت بە پرسی سربەخۆیی و پشتگیری نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان و لە بەلژیکەوە میوانێکی تایبەتمان دەبێت. ئەم میوانە بە شێوەیەک لە شێوەکان دۆستی کووردە و یەکێکە لە کارکتەرە سەرەکیەکانی پەرلەمانی جووەکان لە نێو ئەوروپادا. ئەمە تەوەری دووەمی باسی ڕۆژ دەبێت. لە تەوەری یەکەمماندا میوانداری بەڕێز بەڵێن عەبدوڵڵا ئەندامی پێشووی دەستەی سەرۆکایەتی حزبی زەحمەتکێشانی کوردستانمان کردووە. بەڕێز بەڵێن بەخێر بێنم بۆ باسی ڕۆژ بە لەوەوە دەست پێ بکەین. پێم باشە هۆکارەکانی پشت ئەنجامدانی بەستنی کۆنگرەیەک لە نێو حزبی زەحمەتکێشانی کوردستانەوە دەست پێ بکەین. هۆکارەکان چی بوو؟ چوای کرد ئێوە نۆیەمین کۆنگرەی خۆتان ببەستن؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. دیارە ئێمە لە کۆنگرەی هەشتەم کۆنگرەی هەشتەمی ڕابردوو بڕیار وەرگیرا بوو 3 ساڵ زارێک حزبی زەحمەتکێشانی کوردستان کۆنگرەی خۆی دەبەستی. بە پێی یاسا دەبا ئێمە دوای ئەو 3 ساڵە کۆنگرە ببەستین. چەند مانجێکی بەسەر کاتی خۆداتێ پەڕی هەرچەندە ئیستحقاقی ئەوەی کۆمیتەی ناوەندی بۆی هەیە 6 مانگ دوای بخایان پێشی بخە. بۆیە بە پێی نیزامەکە دەبا ئێمە کۆنگرە ببەستین. دوو هەڵومەرجی سیاسی لە هەرێمی کوردستان لە ناوچەکە لە عێراق جارش کە پێویستی دەکرد کە ئێمە لە کۆنگرەیەک سیاغەی سیاسەتی خۆمان سیاغەی دیلی سیاسی خۆمان بکەینەوە و بەپێ ئەو گۆڕانکارانی کە ڕووشی داوە پێویستمان بەوە هەبوو کە ئێمە جارە تەشکیلاتی حزب کاری ڕێکخراوەی خۆمان پێدا بچینەوە. بە تایبەتیش ئێمە لە بەرامبەر لە بەردەم هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانین. بۆیە سەردەم ئەو ئەسبابانە وای کرد کە ئێمە کۆنگرەی نۆیەمی حزب کرد. ئامانجەکان زۆرن و باس لە استراتیژەتی داهاتووی حزبی زەحمەتکێشانی کوردستان دەکەن، بەڵام ئەوەی جێگای پرسیار بێ ئێوە لەم کۆنگرەیەدا دەتوان چ گۆڕانکارێکی بنەڕەتی دروست بکەن؟ ئەنی بەپێی زانیاریەکان بازدەوە دەکرێت کە پێشتر ئیتفاقێکە بووە لە نێو ئەم کۆنگرەیەدا هەمان دەستەی سەرۆکایەتی وەکو پێشوو بمینێتەوە. نایدی ئیتفاقێک نبووە. باکسەوە ئێمە هەر ئەسڵەن دەستەی سەرۆکایەتی کاتی خۆی ئێمە نیزامی سکرتێریمان لادا. نیزامی دەستەی سەرۆکایەتی وەکو قیادەیەکی جەماعی سەرکردایەتیشی بە کۆمەڵ کە سەرپەرشتی کاروباری حزب بکە ئەو داهێنە نەمان کردووە. ناتوانانی اتفاق بکەین لەبەرەوەی کۆنگرە 265 ئەندام دێتە ناو کۆنگرە هەر یەکە لە منطقەیەکی جوغرافی جیاواز دێتن. بەڵام گرنتی ئەوە دەدەی کە دەستەی سەرۆکایەتی هەمان ئەو کەسانە دەرنەچنەوە؟ نام گرنتی ئەوەی نادەم. نازانم لەو دەستە سەرۆکایەتیە کەسێک کەسن بەندە یەکێکە لەوان نازانم خۆمان تەرشح دەکەینەوە یان تەرشح ناکەینەوە. ئەگەر تەرخۆشمان تەرشح بکەینەوە نازانین چێ منافیزمان دەبی یان چێ منافیز نابی. دەرگاکان دەرگایە کراوەیە بە ئازادە هەر کەسێک لە کۆنگرە خۆی تەرشح بکاتن. ئەسڵەن نا هەر ئەو ڕۆی گوتمان ئەگەر پێتان باشە دەستەی سەرۆکایەتی بڕیار بدەن ئەو سێ کەسە هەر نەمێنێ لە دەستەی سەرۆکایەتی کەسکە بین. پێشتر سکرتێری حزبتان بەلاوەنا شێوازی سیستەمی حکومڕانیتان گۆڕی. یەکێک لە هۆکارەکان ئەوە بوو کە دابەشبوونێک هەبوو لە نێو حزبی زەحمەتکێشانی کوردستان ئەوەی بینیمان قادر عەزیزە ناو حزبەکەنەما، بەڵام لە ماوەی ڕابردووشدا بە هەمان شێوە سەرڕای گۆڕینی سیستەمەکە کۆمەڵێک کەسی دیکەش لە نێو زەحمەتکێشانی کوردستان
دەرچوون و چوونە ڕیزی یەکێتی نیشتیمانی کوردستان کەوایە ئەم سیستەمەش بە شێوەیەک لە شێوەکان وای نەکردووە یەک ڕێزی زەحمەت کێشان بپارێزێ. نعم چینە ئەوە مۆزوع جیاوازە ینی ئێمە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ئێستا دقیق لەو کاتێککە ئێستامە دانیشتون 3 ساڵ و 4 مانجێڕێکە ئێمە هیچ بودجەیەکمان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرنەگرت تووشی وەزعی دارایی زۆر خراپ بوون و جۆرێک لە تەقەشفمان دەست پێ کرد دەستگرتن دەستکوشینمان دەست پێ کرد نەسرێمان نهێشت هاوکاریمان نەهێشت و بارەگاکانمان کەم کردەوە ئەوانە هەموو تەسیراتی خۆی هەبووە لەسەر وەزعی برادرانی ئێمە مچینەوە یەشێکە لە سەبەبەکان مچینە هەندێک لەو برادرانە قەنەعەتیان وا بووە ئایا زەحمەت کێشان بۆچی پێیوا بۆ زیادە یاخود پێیوا بە ئەوە بووە ئێمە ئازادمان کردن کەسێک ئازادە بۆ خۆی ئەگەر بڕوای بە حزبەکە نەماوە یاخود پێی وایە دە شوێنێشت کە دەتوانانی زیاتر خزمەت بکات دەتوانانی بڕواتن بەڵام ئەوەی جێگە نیگەرانی ئێمە بوو لەو مەوزوعات دەستێوەردانەکە بوو کە بەڕاستی ئەو جۆرە دەستێوەردانێک بە چ شێوەیەک حزبی دەرەکی بەڵێ حزبی دەرەشی دەستێوەردانەکە بوو لە کاروباری ناوخۆی ئێمە هیچ لاریمان لەوە بوون هەر برادێک ئێستاش لەگەڵ لابی لە ڕادداهاتوش هەر برادێک هەر چەند کەسێک ئیستقالە دەرە حیزبەکەی خۆی مەبەست لە کام شێوەی دیموکراسیانە بڕوا بۆ حیزبێکی تر ئازادە مەبەست لە کام حزبەکە دەستوەردانی هەبووە دیارە خۆوە دیکەتون لەوێنەکە دەزانم بەڵام دەگوترێت زۆرە لە ئێغراکردن زۆرەك لە دەستێوەردان مەفروض بوو ئەو لایەنە دۆستە کە دۆستی ئێمە بوونە و ئەوان زۆر چاک دەزانن کە ئێمە دۆستی لە پێشیان بوونە لە زۆر ڕۆوە و هاوکاریمان کردوون لە زۆر بابەتەوە لە زۆر شتەوە و دایمە سنجی ئەو لایەنە سیاسیەمان زۆر بە گەورە دیتێ لە هەرێمی مەبەست لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەوەی بینەران بەرچاو ڕوانە بە تاکید ئێستاش ئێمە هیچ کاردانەوەیەکی سەلبیمان بەنسبەت ئەو مۆزوعانە بوو لەبەرەوەی علااقاتی ئێمە لەگەر لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتیش لایەنە باڵا دەستە کوردستان لەسەر ئەو بنەمانە دانەڕشتووە بەڵام نیگەرانی خۆمان پێگوتونە و بە ڕسمی بە کتابی ڕسمیش کە ئەو جۆرە دەستێوەردانانە کارێکی باش نییە خزمەت بە دۆستایەتی و علااقاتی ئێمەمانە ناکاتن مەفروض بوو ئەوان ئەگەر کەسێک دەستە لای ئەوان داوای ئیستقالی لێ بکەن و لای ئێمە بەڕێزەوە استقالەکەی وەردەگرین دەتوانێت بچی لەوێ کار بکە و ئەرکم هامیل خۆی وەرگریتن و خەبات توێ کۆشانی خۆی بگواستەوە ئەو مۆزوع بەو شەکلە بووە زەحمەت کێشان ئەو چەند برادرە ڕۆیشتون ئەمە هیچ قسەیەکمە لەسەرەوە نییە کوڕی باش و تێکۆشەر بوون بڕوایان نەما ڕۆشتون ئەتیادی بەلای ئێمەوە زەحمەت کێشان بەردەوامە و ضرورەتی بوونی زەحمەت کێشان تا ئێستاش ئەو دقەیە بە ڕای سەرجەم کەوادر و ئەندامانی حزب ئەوەیە کە کۆنگرە دەبەستی باش کێشان زۆر باشە زەحمەت کێشان بەردەوامە بەڵام ڕوبەڕووی کۆمەڵێک گرفتی دارایی بۆتەوە تەنانەت کۆمەڵێک گرفتی دیکەشکەوە کو باسمان لێوە کرد بۆتە هۆکاری ئەوەی چەند کەسێک لە نێو حزبی زەحمەت کێشانی کوردستان بچنە دەرەوە لە 85ەوە تاوەکو 2017 ینی ژمارەیەکی زۆرە تەمەنێکی زۆرە زەحمەت کێشانی کوردستان ئەگەر ئێمە بازدا کۆمەڵێک حزب بکەین لە کوردستان بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان کە دامەزرا دوای چەند ساڵێک بوو بە پارتێکی کاریگەر لە هەرێمی کوردستان دواتر یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە پارتێکی کاریگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو پارتێکی کاریگەر بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوە بۆچی زەحمەت کێشانی کوردستان دوای ئەو هەموو ساڵە نەیتوانیوە ببێتە پارتێکی کاریگەر و بەهێز لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان دیارە بە تاکید یعنی ئێمە باگراوندی ئێمە خەبات و تێکۆشانی حزبی زەحمەت کێشانی کوردستان پێشتر بەشێک بووین لە حزبی سۆشیالیستی کوردستان و بە زووتریش بەشێک بووین لە ساڵی 1976ەوە بەشێک بوون لە دروستنەوەی سۆسیالیستی کوردستان بەداخەوە خۆتان دەزانن حزبی سۆسیالیستی کوردستان لە ساڵانی سەرەتای دەستپێکردنەوەی شۆڕش تا ئەو کاتەی ئێمەش لەگەڵی بوون لە ساڵی 1985 ڕۆلی سەرەکی و کاریگەری هەبوو لەسەر ساحەی کوردستان بەداخەوە بە کۆمەڵک بەهۆی کۆمەڵک کێشەوە تووشی وەزعک بوون کە ئینشقاق ڕوویدا لەو حیزبە ئێمە جیابوونەوە
و حزبی زەحمەت کێشانی کوردستانمان پێکهێنا و ئێستاش ئێمە خۆمان درێژە پێدەری ئەو خەبات و تێکۆشان و هەمان ئەو ڕێباز و نەهجە دەکەین. بەڵام من باسی ئێستا دەکەم. بەڵێ باسی ئێستا دێمە سەر باسی ئێستاکە بە تاکید زەحمەت کێشان لە دوای ڕاپەرین ڕۆلی بەرچاوی هەبوو. یەکەم حزب بوو کە توانی بەسەر دەرکردن لە واقعی هەرێمی کوردستان توانی سێ ئەندام پەرلەمانی هەبی لە هەرێمی کوردستان بەشداری لە کابینەکان کرد و ڕۆڵی حزبی زەحمەت کێشانی کوردستان لە چارەسەری کێشەکان لە سەرجەم بابەتەکان ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە مەسەلەکان. بەڵام بە تاکید دیارە پاشەکشە هەبووە دوای ئەوەی کە زەحمەت کێشان لە ئینتیخاباتی 2005 تاقە کورسی هێنا لە ئینتیخاباتی دواتر نەیتوانی بگاتە پەرلەمان ئەسبابی مەوزوعی هەبووە. چی هۆکار چییە؟ ئەو باسی هۆکارەکە دەکەن. ینی تەنیا حزبی زەحمەت کێشانی کوردستانە هەموو ئەو پارتانەی کە چەپڕەون بەڵێ وەکو دەبین پاشەکشیان ڕاستە جا من هەردوو سەبەبەکە باز دەکەم. هێستێکیان سەربەکە کە سەبەبی بابەتین مەوزوعین کە خارجی ئیرادەی ئێمە بەداخەوە لە کوردستان دوای ئەوەی پەرلەمانی کوردستان دامەزرا دوای و حکوومەت هەرێمی کوردستان دامەزرا دەرفەت بۆ ئەو حیزبانێک کە سەرچاوی داهاتیان کەمە یاخود بواری لە بواری کارکردن ئەو دەرفەتیان بۆ نڕەخسێنرا کە بتوانی بەو بەرنامەیە کە هەلی گرتۆ بستە ناو خەڵک. ئیعلامی زەعیف بوو ئیمکانەتی ئەوەی نەبوو ئیعلامێکی بەهێزدا بنێ بۆ ئەوەی کە پامی خۆی بگەینی بە خەڵکی کوردستان و بە ئەوەی سەر ڕای ئەوەش بەردەوام بوو و سەر ڕایەوە لێتە ناشارینەوە خۆ ئەو حیزبانە هەمووی بەر نەقورسەی ئەملا ئەولاکەتون ئێمە بدان کێشەمان بۆ دروستکرا لێرە و لێ بەڵام دیسان ئێمە بەردەوام بووین و سەبەبی ذاتی شەیە کە پەیوەندی بە خودی خۆمانەوە هەیە بە ئێمە وەکو حیزبی زەحمەت کێشان و سەرجەم چەپەکانی کوردستان بە تاکید ئەو خەرەلە لەوەدایە کە چینە لایەنە چەپەکانی کوردستان نانتوانی لەسەر کارنامەیەکی هاوبەش بە پرۆژەیەکی هاوبەش بینە مەیدانەکە بۆ ئەوی تواناکانی هێزە چەپەکان کۆکرێتەوە لە چوارچێوەیەک لە پرۆژەیەک بۆ ئەوی بتوانی ڕۆلی خۆی لە پرۆسی سیاسی ببینی و بتوانی کە منافەسەی لایەنەکانی دیکە بکە بەداخەوە ئەو مەوزوع ئەم چینە هەموو لایەنە چەپەکان لە کوردستان بای خۆی گوناحی بەردەکەوێت. باشە کەوایە گەیشتونەتە و قەنەعەتەی تر ژینگەی کوردستان تەقەبولی پارتی چەپڕە و ناکە و ئایندێکی گەشت چاوەڕێی ئەو پارتانە ناکرێ لە داهاتوودا ئەم بە پێچاو نەدەبینم ئەم پێم وایە ئێستا ئەگەر لە ساڵانی ڕابردووش بارودۆخی کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی بژێوی ژیانی خەڵک لە ڕووی ئەو فەرقات سیناەتی گەورەی کە لە کوردستان ئەگەر لە ڕابردووش ئەوەندە زەرورێ ئێستا ئەمە پێم ماوایە وەکو حزبی زەحمەت کێشانی کوردستان پێم ماوایە ئێستا کاتی ئەوەیە حزب چەپەکان بێنە مەیدان لەسەر ناعەدالەتی کۆمەڵایەتی لەسەر بێکاری لەسەر شێوازی حکومڕانی لە وڵات بەڵام ئەوە لە پێشدا ئەو گلەیە هەر کراوە بەردەوام ئەو گلەیە هەر کراوە نا ئێستا ئەم پێم وایە ئێستا زیاتر زەقرایتەوە ئێستا ناعەدالەتی هەیە ئێستا ئەو شتانێک کە پێشتر ئێمە دەمانگوت کە دەبێت سیستەمی دەوڵەتداری بکرێت و دەبی فرسەتی یەکسان بۆ سەرجەم هاوڵاتیان دروست بکرێتن بەشدار بن لە بنیاننانی وڵاتی خۆیان نابی حزب و دام و دەستگاکانی بخرێتە خزمەت حزبەکان و هەژمونی حزبەکان نابی ئەوەندە باش فەرز بکرێت بەسەر دام و دەستگاکانی حکوومەت کە مچینە ئەو کاتی قسەکانی ئێمە زۆر نەیدەخوان باش ئێستا ئەو پەیامە دەتوانن بگەینن بە خەڵکی کوردستان لە کاتێکدا من بە دوواداچوونم کرد لەوەی کە کۆنگرەی ئێوە زانیاریم دەست بخەم تەنانەت هەواڵێکیشم نەبینی لەسەر کۆنگرەکەی ئێوە ینی شتێک بڵاو ناکرێتەوە لەسەر کۆنگرەی حزبی زەحمەت کێشانی کوردستان ناوەڕۆکی کۆنگرەکە بە چ شێوە کەوت چۆنە و چۆنیە مەبەستی من لێرەدا ئەوەیە ئایا حزبی زەحمەت کێشانی کوردستان ئەو جیهانە ڕاگەاندنەی هەیە بتانی ئەو مینبەرەی هەیە پەیامەکانی خۆی پێ بدا یاخود تەنیاوە کۆمەڵێک دروشمار حزبێک بۆ خۆی کۆمەڵێک دروشم و بنەما دەنووسێتەوە و دواتر سەی لەسەردا
لێرە من چینە من ڕووی گلەی و گازاندەم لە میدیاکارانی هەرێمی کوردستان بی بۆ یەک نمونەت بۆ دینمەوە لە هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمان حزبەکان منافەسانم ئێمە لیستێکی هاوبەشمان هەبوو لە ئێمە و حزبی شوعی سۆشالیست لیستێکی هاوبەشمان هەبوو 5 حزبەکەیتیش هەر یەکە بە تەنها دابەزبوون پارتی یەکێتی گۆڕان کۆمەڵ یەکگرتوون ئەو حزبانە هەمی سەتەلایەتیان هەبوو هەر یەکە نەک قەناتە چەند قەناتێکیان هەبوو باشە ئێمە سێ حزب هاتوین کارنامەمان هەیە کاندیدمان هەیە ڕۆژانە لەو کەناڵانە نوێنەری پێنج دانێک بانگ دەکرا کەناڵە سەربەخۆکان مەبەستمە کەناڵە حزبەکان حەق خۆتیان بەس پرۆپاگەندە بۆ حزبەکە و کاندیدەکەی خۆ بکە بۆ من ناکاتەوان بەڵام کەناڵەکان کە کە بەناوی کەناڵی سەربەخۆ ئەگەر ئەوە بەشێکی گرفتی لە ماوە یەک مانجی تەواو یەک کەسی ئێمەیان بانگ نەکرد هەموو ڕۆژێ سعات 8 بۆ 9 ئەو پێنجدانە نوێنەری ئەو پێنجدانە لە کەناڵە سەربەخۆکان دەرباش ئەگەر ئەوە بەشێکی گرفتی ئێوە بەڵام هەر حزبێک لە هەرێمی کوردستان وا باوە وا دیارە کار حزبێک کەناڵی خۆی هەیە موسساتی خۆی هەیە ینی بەشێک لە حزبەکان تەنانەدا و حزمانەی کە لە دوای زەحمەتکێشانی شەوەش دامەزراون ئێستا خاوەنی چەندین کەناڵی لۆکاڵین لە شارەکانی هەرێمی کوردستان بۆچی ئێوە گرنگی و باەخ ئەگەر پێتان وایە ڕاگەاندن ئەولەویەتی پێویستە پێ بدرێ بۆ لە ڕابردوودا و ئەولەویێتتان پێ ئێمە بەرنامەمان هەبوو پێشتر کە بودجە هەبوو و لە چوارچێوەی ئەو بەرنامە ئێمە دامانناوە بەشێک لە پاشەکەوت لە بودجەکە بکەین لەسەر حسابی کۆمەڵک ئیشی تری حزبی لە پێناوی ئەوەی کە بتوانین کەناڵێکی فەزایی دابنین بەسەراحەت بۆ برادرانی کەوادر و هەمووش هاوکاری باش بوون لەو بوارە کە ئێمە بتوانین کەناڵێکی فەزایی دابنین بەداخەوە قەیرانە سیاسی ئەو قەیرانە دارایی بەسەداهات نەک نەباتوانی کەناڵەکە حزبێک باشە ئەو قەیرانە سیاسیە تەنیا بەسەر زەحمەتکێشانی کوردستانەوە نەهاتووە ڕوبەڕووی کۆمەڵی ئیسلامی بۆتەوە یەکگرتووی ئیسلامی بۆتەوە بزوتنەوەی ئیسلامی بۆتەوە پارتی یەکێتی گۆڕان بۆچی ئەوان توانیویەتیان خۆیان بگونجێنن لەسەر پێی خۆیان بوەستن کەناڵەکانیان ئیدامە پێ بدەن بۆچی ئێوە یعنی تەمامەن وەستاون ئەوانیش بەشێک لە کەناڵەکانی خۆیان و تەقەشفیان لە زۆر شوێن دەست پێ کردووە بەڵام چینەوە وەزعی دارایی وان لەگەی ئێمە جیاوازی هەبیتن من نازانم یعنی نامەوێت زۆر لەسەر واوەتە قسە بکەم بەڕاستی ئێمە هیچ سەرچاوەشی داهاترمان نەغەیری ئەو بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان نەبی باشە کەوایە حزبەکانی دیکە سەرچاوی دیکەیان هەیە ئەمن پێم وایە نازانم یعنی ئەو کەناڵانە چۆن بەڕێوە دەست جا ئایا پرۆژیان هەیە یاخود نازانم ینی ئەو پرسیارە دەکرێت لە خۆیان بکەی بەڵام ئەم پێم وایە ئاسان نییە بەڕێوەبردننی کەناڵەشی فەزایی بەو بودجەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگیرێتن و عادەتەکانیش دیارە لای ئێوە هەر معلومە هەموو حزبەکان پێم وانە کەناڵی چەند کەناڵێکی محلی و چەند کەناڵێکی فەزایی خۆتان خۆت میدیاکاری بارزانانی مەساریفی ئەو کەناڵە چێ باش لەبەرەوەی بە قودرەی ذاتی ئاسان نییە بەو بڕەبودجەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حزبەکان دادرا بۆ ئاسان نەبوو لە پەرلەمانی کوردستان حزبە ئیسلامیەکان 17 کورسیان هەیە بەڵام حزبەکانی چەپڕە و ئەگەر هەڵە نەبم 3 کورسیان نییە ئەم جیاوازیە بۆچی دەگەڕێتەوە بە تاکیت خۆ مچینە لە هەڵبژاردنێک تۆ پاشەکشت کردووە دەبی هێلایەنە چەپەکان بە خۆیان دابستنەوە و خۆیان ئامادەکەن بۆ قۆناغی لە خەلەکانی خۆیان بکۆڵنەوە و ڕێگا ڕاستەکە بینەوە چۆن کارکتەری خۆیان لە ناو خەڵکو لە ناو زەماوەر باشتر ئێوە دەڵێن لە مەودووە یەکەمین ئەرکمان ئەوە دەبی کە ئیش بۆ دادپەروەری لە هەرێمی کوردستان بکەین کۆمەڵێک شتیت کەشت باس لێوە کرد بەڵام ئەو دروشمانی کە تۆ ئێستا باس لێوە کرد پێشتر بزوتنەوەی گۆڕان بەکاری هێناوە دەنجی کەوایە پێتان وایە ئەمە مۆدلێکی باشە بۆ لە مەودووە ئەمە کۆپی مۆدلی کەس ناکەن و ئامادەژنی نە کۆپی مۆدلی کەس بکەم شێوازی خۆمان هەیە لە دەربڕین شێوازی خۆمان هەیە لە کارکردن چۆن بۆ نمونە لە داهاتوودا چۆن کار دەکەن ینی ئێمە بڕوامان بۆی نییە ئەگەر تۆ ئەمە بڕوامە بۆی هەیە ئێمە لە بەرنامە جیاوازن لە خەڵکی تر بە بەرنامە جیاوازن بەڵام دژمنی کەس نین
وەک هیچ حزبێکی کوردستان سەنگەر بەندی ناکەین بەرامبەری بەڵام پێیان درێن ئێمە لە ئێوە جیاواز باشە سەنگەرگرتن لە مەسلەی لە ڕووی چەکداریەوە نییە بەڵام معقولە حزبێک ڕکابەری نەبی معقولە منافەسە نەکا لەگەڵ حزبێکی دی تۆ دەزانین چۆن بام پێدرێم ئێمە هەڕی ئێمە لە مەسلەی معارەزە و دەسەڵات لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەو چمکە بە جوانی نەهاتە ناو پرۆسی سیاسی من زۆر جار ئەو نمونە مینایەتەوە کە چەمچی معارەزە یەکێکە معارەزە بوونی معارەزە یەکێکە لە کۆڵەگە هەرە سەرچیەکانی سیستەمی حکومڕانی دیموکراسی بەڵام چۆن ئۆرگانیزە دەکرێت چۆن تەعاملی لەگە دەکرێت چۆن ئەو پرۆسەیە بە شێوەشی دیموکراسی ئەوە دەکرێت بەداخەوە لەو کاتێک کە معارەزە و دەسەڵات هەبوو هەم دەسەڵات نەیتوانی تەعاملێکی مۆدرن لەگە معارەزە بکە هەم معارەزە ئەدایی بە شەکلێک نەبوو کە بتوانی بۆیەش هەردیتمان ئاخرەکەی ئەو هینا نەگەیشتە شوێنە کە خزمەت بکە من زۆر جار نمونونەکە بەوە دینمەوەیانی ئەوە مەسلەی معارەزە و دەسەڵات وەکو دوو جەمسەری کارەبا وایە یعنی دەکرێت بە غەڵەتی پێچ بگاتە یەکدری ماڵمان بسووتێنی دەشکرێت بە جوانی بگاتە یەکدی بتن مایە ڕۆناچی و خۆشگوزارانی پێشکەوتن بۆیە ئەمە معارەزە بە و منتەلەقەتە مەشا دەکەین کە ئێمە جیاوازین بە بەرنامە جیاوازین لە شێوازی ئیدارەدانی وڵات لەگەڵ حزبەکانیت کە بۆ چوونی تایبەت بە خۆمان هەیە لێرە معارەزە بوونی من دەردەکەوی لەگەڵ بەرامبەر چ لەگەر ئەو حزبانەی دەسەڵاتن یاخود ئەو حزبانەی ترکە لە تەنیشتمان زۆر جار دەگوترێ گەورەترین گرفتی ئەو حزبانە ئەوەیە کە پاشکۆیەتی حزبە گەورەکانیان قبول کردیە بۆ نمونە سکرتێری پێشووی ئێوە حزبی زەحمەتکێشانی کوردستان حزبەکەی خۆی هەڵوەشانەوە بوو بە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو قسەیە چۆن لەسەر ئەو بۆتە واقع باس دەوەش دەکرێت ینی بۆ ئێوەش هەمان واقعاتە هەر یەکە هەوڵ دەدا ینی هۆکاری پاشەکشی حزبی زەحمەتکێشانی کوردستان ئەوەیە کە هەر بەرپرسێک هەوڵ دەدا بۆ خۆی شوێن پێگەی لە حزبێکی گەورەدا بکاتەوە ئێمە بەرپرسیار نین لە کەستەوان هەرکەس ئازادە بۆ خۆی چۆن سیاست دەکا و لە شوێن درێ سیاست دەکا ئەمە بەرپرسیارین لە خۆمان ئێمە تا من پێمان وایە ضرورەتی بوونی حزبی زەحمەتکێشان تا ئەو دەقێش ئەو ضرورەتە مەوجودە و دەبی لەسەر خەباتی نەتەوەی و چیناتی خۆی بەردەوام بیتن لە پێناو سەربەخۆی کوردستان و لە پێناو عەدالەتی کۆمەڵایەتی کاری خۆی بکاتن و ژیانیش ئەوە تەسکێ دەکا من ناتوانم گرنگ کەس بدەم ژیان ئەوە تەسکێ دەکا کە زەحمەتکێشان تا چێن دەر بڕداکە و تا چێن دەر مەبەستیتی دوازار لەگەڵ حزبێکی گەورە تێکەڵی بکاتەوە ئەوە ژیان ئەوەی تەسبیت دەکاوە ئینشاڵە ساڕەش کە 2 ساڵێت کەش دادەنیشن هەمان پرسیارمان لێ بکەوە باشە ئێوە لە داهاتوودا دەتوانن چۆن گۆڕانکاری دروست بکەن چ گۆڕانکاریەک دروست بکەن ینی بۆ نمونە دەتوانن شەقام جوو لە پێ بکەن دەتوانن فشار بخەنە سەر یەکێتی و پارتی دەتوانن فشار بخەنە سەر بزوتنەوەی گۆڕان ینی چۆن دەتوانن گۆڕانکاری دروست بکەن چینە فشاری سیاسیمان ئەو هێزە نەبین زۆر فشاری سیاسی دروستکەن بەڵام ئەگە بێت و هەموو لایەکمان بەیەکەوە هێزە سەپەکان چینە بتوانانی فشاری سیاسی دروستکەن بەڵام بۆ کاری تر ئێمە کۆمەڵک سکتەرمان هەیە لە وڵاتە ئەوە بواری سەحەیەوە بواری کوشت و کاڵەوە باری بازرگانیە ئەنی تێگرا خەڵک ناڕازیە لە کۆمەڵک شت بەو معنانیە من بەس ئیمتساسی ناڕازی بوونی خەڵک بکەم ناڕازی بوونەکانی خەڵک ئیمتساس بکەم بۆ ئیستیغلالی سیاسی بۆ هەندە قەزایان نا من بە بەرنامە دەی بسمەنە ئەو توێژ و چینانە بەرنامەی خۆمیان پێ بگەینم کە من جیاوازم لەگەر ئەوی تر و دەکرێت ئێوە دەنگ بە نوێنەرەکانی ئێمە بدەن دەکرێت ئێمە ئەگەر هاتوو لە سیستەمی ئەگەر هاتوو لە حکوومەت بەشدار بین لەو شوێنانەی کە کار دەکەین هەموو ئەو کار و کارنامانەی کە بە ئێوەمان گوتێ بە ڕازگۆیانە جێبەجێ بکەین ئەم پێم وایە دەبی حزب بەو جیاوازیانە لە ناسنامەی خۆی جیابکاتەوە لە سەرجەم لایەنە سیاسیەکانی تر لە کوردستان و ئەو شکلێکی مۆدێرنە مچینە لە کوردستان هێشتا مایبی زمینەی تێگەیشتن لە واقع هێشتا مایبی ئەمە لێتا ناشارینەوە بەڵام ئەمە پشومان درێژە و پێمان وایە دوازار ئەو مۆدێرنە ئەو شێوازە مۆدێرنە لە پیشاندانی جیاوازی و لە پیشاندانی کارنامەی خۆت بە جیاوازی لە کارنامەی تر و پیشاندانی ناسنامەی خۆت بە شێوەیەکی ڕوونتر
لە کارنامە و ناسنامەی لایەنەکانی تر ئەوە لەجەر ئەوە شوێنی خۆی دەگریتن 2000 خەڵک لەسەر ئەوە بڕیارەدا و دەنگ دەداتن بەڵام ئێستا لەوانەیە دەنگدانەکان زۆر جاروەیە ئیتیزاهات دەگریتن کەم چینە زۆر واقعی نەبیتن بۆیە ئەمە زۆر لەسەر میزاجی دوولاندنی میزاجی خەڵکو و مەشاعیر ئیش ناکەین بەقەدر ئەوەی لەسەر خیتابێکی عەقلانی کە پامێکی تۆکمە و کۆنکریتی پێ بۆ خەڵکی کوردستان لەسەر ئەوە ئیش دەکەن زیاتر باشە ئێوە گەورەترین گرفت لە بەردەمی ئێوە نەبوونی بجێ ڕەوشتان ئێستا چۆنە ئایا دەتوانن ئیدامە بدەن بە حەزبەکەتان بۆ ئێمە ئێستا هاوڕانی ئێمە خۆ بە خژیر دەکەن هەمیان خۆ بە خژیر دەکەن ئەگەر شتێکی کەم بۆ پارەی بنزین و کارتی تەلەفۆن و ئەوانە هەبیتن ئەجینە تێغڕای هاوڕیانی ئێمە خۆ بە خژیر دەکەن شتێکی ئەو تۆ نییە کە ئێمە بتوانین هاوکاری بکەنیان کەسمان کەمێکیمان هەیە تەفەڕۆی کردێ بۆ حزبەکە ئیشمان پێ هەیە ئەجینا باقی تر برادران سایاقی تەکسیە مۆزەفە کرێکارە فەلاحە لە مامەلە ویش دەکاتن وەرە بۆ خۆت لە 265 ئەندام کۆنگرەمان هەیە بەیانین نوێنەرەکەی خۆتان بنێرە لە وێنەرێکە بابزان ئەو برادرانەی مە لە شوێ ئیش دەکەن ئێوە نوێنەراتی زەحمەت کێشان دەکەن لە کوردستان کرێکاران ئەوانەی دەست و بازوون بەڵام من تێناگەملەوەی بۆچی کرێکاران و زەحمەت کێشان لە هەرێمی کوردستان یعنی هەماهەنگیتان نییە هەماهەنگیان لەگەڵ ئێوە نییە ئەو حەزبانە بە نوێنەری خۆیان نازانن بۆ نمونە ئێمە لە هەڵبژاردننی ڕابردوو کەسێکمانی نەسەر بخۆ بەڵام فکری چەپە لە ئێمە نزیکە کرێکارە لە هەولێر و ناسراویشە هەڵمان بژارد مەرزنێ لە کادری حزبی ئێمە بی گرنگە ئەوەیە کە بتوان نوێنەراتی ئەو چینی توێژە ئەو چینە فراوانە بکاتن ئەو مەزلومە بکاتن بەداخۆ نەیتوانین دەنگ بینی دیارە هێشتانەکە مەسەلەی چینایەتی لە کوردستان نەگەیشتە ئەو شوێنە بەڵام پێم وایە لەمەوە ئەو مەسەلەی زۆر زەق بووتەوە و دەبێ حزبی زەحمەتکێشان کارنامە و پرۆژەی تایبەتی هەبی بە مەسەلەی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان بە تایبەتیش چینی کرێکاران و زوتیاران کە ئەوڕۆ مەزلومن مەحرومن و دەبی بەشەکی فراوانی کەوادری خۆی تەرخانکە بۆ ئەو بوارە بۆ ئەوی بتوانێتن متمانەی کرێکاران ڕابچێشی بۆ خەبات و تێکۆشان بۆ دەنگدان و لە ڕێگای ئەوانە بتوانین نەراتی ئەوام کە لە پەرلەمانی کوردستان ئەو بەرنامەمان هەیە و ئومێد دەکەین کە کرێکارانی کوردستان لەمەودا بزان چێ نوێنەری حەقیقی ئەوان دەبی لە پەرلەمانی کوردستان و لە باشە هەندێک جار لە پرسە سیاسیەکان ئەوانەی پەیوەندیدارن بە هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی حزبە گەورەکانە جێویستی دەنگی ئێوە دەبین بەڵام لە پشت ئەوە دەنگی ئێوە نابیسترێ جا بۆ مەسەلەی ئێستا کە بۆ مەسەلەی ڕێفراندۆم و سەربەخۆی ئێمە وەکو حزبی زەحمەتکێشانی کوردستان لە ساڵی 1985ەوە مافی چارەی خۆنووسین بە دەوڵەتی سەربەخۆی کوردستانمان ئیقرار کرد بڕیارمان لێدا لە هەموو کۆنفرانس و کۆنگرەکان بە تایبەتیش لە کۆنگرەی شەشەم هەفتەم و هەشتم کە ئێستا کۆنگرەی نوێ ئێمە دروشمی سەرناوەندی حزبی ئێمە سەربەخۆی کوردستان لە ڕێگای ڕێفراندۆم بڕیاردانی مافی سارەی خۆنووسین لە ڕێگای ڕێفراندۆم باشە خۆشبەختانە ئێستاەوە بۆ پرسەکی نیشتیمانی هەموو لایەنە سیاسیەکان تاکیل لەو پرسە دەکەنەوە باشە و ئێمە یەکەم حزب بوون ئاڵای کوردستانمان لەسەر بارەگەکانی خۆمان هەڵدا لە کوردستان یەکەم حزب زۆر باشە بەڵێ نانی مەبەستم چییە بۆ دەبی ئێستا کە من ئەگەر من دەڵێم زۆر جار ئێوە وەک کارت بەکار دەهێنرن لەلایەن حزبە گەورەکان ما وەک کارت بەکار ناهێنرێن بەڵکو ئێمە ڕای ڕاشکاوی خۆمان لە ڕابردوو لە ئێستا و لە ئایندەش گوتووە باش کە ئەو کاتی ئێمە باس سەربەخۆی و ڕفراندۆممان کردێ خۆ هیچ لە حزبەکانی کوردستان باسییان نەکردووە بۆ دەبی ئێستا لە دوای ئەوە دیارە کاتی زۆرمان برد بەڕێز بەڵێن عەبدوڵڵا ئەندامی پێشووی دەستەی سەرۆکایەتی حزبی زەحمەتکێشانی کوردستان زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان بەڕێزان دەچینە پشوێک و دواتریش تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە تان و پرسی ڕێفراندۆم و سەربەخۆیی ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر کورد لە باشووری کوردستان پێویستی بە
دۆست و هاوپەیمانیەکانێتی بۆ سەرکەوتنی پرۆسەی سربەخۆیی لە هەرێمی کوردستان بۆ قسەکردن سەبارەت بە هەڵبوێستی وڵاتانی ئەوروپا یەکێتی ئەوروپا و ڕخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی سەبارەت بە پرۆژەی سربەخۆیی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری برۆکسێلی پایتەختی بەلژیکە ژۆوی ڕیبنفێڵد سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی دژی سمیتزم و ئەوانەی دژی جوولەکەن و ئەندامی پەرلەمانی جووەکانی ئەوروپا لەگەڵمانە بەڕێز ژۆوێ بەخێر بێن بۆ باسی ڕۆژ بەپێی ئەو بە دوواداچوونانەی کە ئێمە کردومانە بۆ بەڕێستان ئێوە تامەزرۆ و دۆستی کوردن تامەزرۆی دامەزراندنی دەوڵەتی کوردستانین بابزانین هۆکارەکان چییە کەوا لە بەڕێستان دەکا پشتگیری لە پرۆسەی سربەخۆیی بۆ گەلی کوردستان بکەن لە باشووری کوردستان. لە ڕاستیدا بێگومان من زۆر پشتگیری لە سربەخۆی کوردستان دەکەم. تۆ نابێت تەنیا هاوڕێی کوردستان کورد بیت بۆ پشتگیری کورد بگەیت. دەزانین کە چەندین جار کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڵێنی داوە بە کورد و بۆ پشتگیریکردن بۆ گەشتن بە ئاواتەکانیان و ئامانجەکان و حکومڕانی خۆیان تاوەکو خۆیان بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن. بۆیە من پشتگیری لە کەیسی کورد دەکەم. من زۆر ئاشنایی مێژووی کوردم بۆیە پشتگیری کورد دەکەم. زۆر باشە ئێوە ینی کەسایەتێکی دیارن لە ئەوروپا و سەرۆکی یەکێک لە ڕێکخراوە گرنگەکانن و لە هەمان کاتیشدا ئەندامی پەرلەمانی جووەکانی ئەوروپان. ئێوە دەتوانن بۆ پرسی سربەخۆیی لە باشووری کوردستان چی بکەن؟ لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بروکسل کۆبوونەتەوە ئێمە بەردەوام باز لە سربەخۆی کوردستان دەکەین. هەمیشەش تۆ ئێمە کۆمەڵێکین هەر کەسە و لای خۆیەوە هەنگاوێک داوێژێ بۆ بنیادنانی ئەو بناغەیە. هەروە بۆ ئەمەش بۆ پشتگیری کۆکردنەوەی پشتگیری نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان تاوەکو کورد بگات بە مافی ڕەوای خۆی. بۆ نمونە لە فەڕەنسا چەندین کەسی ناسرا و پشتگیری خۆیان بۆ پرسی کورد و سربەخۆیی بۆیە ئێمە چەندین وەکو تۆڕێک و هەروەها وەکو چەندین ڕێکخراو هەوڵمانداوە ئەو پرسە زیاتر ئاشنا بکەین بە کۆمەڵگەی ئەوروپی. هەروەها ئێمە دەبێ ئەو هەوڵانە لەگەڵ خەڵکی دیکەش پەرە پێ بدەین. هەروەها گەلی کوردیش لەلایەن خۆیەوە هەوڵەکانی پەرە پێ بدەن. ئێمەش داوامان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە کە هەنگاوی زیاتر بەهاوێ بە ڕووی کووردا دەبین لە کۆمەڵگە جیاوازەکانە جووەکان مەسیحیەکان موسڵمانەکان هەمیان پێویستە هەنگاو بنێن بۆ سربەخۆی و سەرۆک بارزانیش ڕایگەیاندۆ کە ئەم ساڵ ڕێفراندۆم دەکرێت. باش ئێمە دەبێت پشتگیری ئەو بڕیارەی سەرۆک بارزانی بکەین و هەوڵی زیاتری بۆ بدەین تاوەکو ئەو پرسە ببێتە ڕاستی.
ئێمە دەزانین کە ئەمڕۆکە کورد لە بەردەم ساتەوەختێکی مێژوویدایە زۆر باش ئەگەر بەڕێژەوێ ئەگەر ڕێگەم پێ بدەیت پرسیار بکەم ئەو دەرگایەتان بەڕوودادا دەخرێت بەڕێژەوێ ینی لە ڕابردوودا مێژووی کورد مێژووی شۆڕشەکانی کورد ئەوە دەسەلمێنێ کە وڵاتانی گەورەی جیهان لە ڕێگەی بەرژەوەندیەکانیانەوە مامەڵەیان لەگەڵ کەیسی کورد کردووە. ئایا مەترسی ئەوە لە ئارادان نییە بۆ کورد کە ئێستا بە شێوەیەک لە شێوەکان لە ناوچەکە کۆماری ئیسلامی ئێران، تورکیا و ڕژێمی بەشار ئەساد تەنانەت عێراقیش ئەمان بە هەموو شێوەیەک ناڕازین دەوڵەتی سربەخۆی بۆ کورددا بمەزرێ. ئایا مەترسیەکانی ڕابردوو لەسەر هەرێمی کوردستان هەر نینە ینی بەردەوام نینە وڵاتانی گەورەی جیهان بە پێی بەرژەوەندیەکانیان مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکەن؟ ئەمە شتێکی زەحمەت دەبێ من گومان لەوەدا نییە دەزانین کە حکومەتی ئێرانی خۆی ڕایگە ڕاشکان ڕایگەن و کەوان دژی سەر بەخۆین بەڵام ئێمە زیاتر باز لە کاردانەوە کۆمەڵگەی نێودەوڵەتەکەی پێویستە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دەستکا بە گفتوگۆ بۆ چارەسەرکردنی ئەو پرسانەی کە لە بەردەم ئاستانگن لە بەردەم بەرەو سەربەخۆی بوون. بەڵام ئێران بۆی نییە دەستێوەردان یاخود خۆی هەڵقورتێنە لەم پرسەدا. ئەوەش کاردانەوەیکی ئاسایی ئێرانەکە دژی ئەوە بن. باشە بەرژەوەندی وڵاتانی گەورەی جیهان کەوتۆتە باشووری کوردستان لەوەی هەرێمی کوردستان لە مەترسیەکانی ناوچەکە بپارێزێ. ئەوە یارمەتی دەردەبێت هەروەها دەبێ ئێوە بۆ خۆتان هەوڵ بدەن لەگەڵ وڵاتانی زلهێز بکەونە گفتوگۆ. من پێم وایە ئیدارەی ئێستای ئەمریکاش هەندێک هاوسۆزی نەرمترە بەرامبەر بە پرسی سەربەخۆبوونی کورد. من ساڵی ڕابردوو قسەم لەگەڵ هەندێ لە ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا کرد هەم زۆربەیان پشتگیریی توندی زۆریان لە پرسی کورد و مافی ڕەوای کورد کرد. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێ لەو هەوڵانەی بۆ بەدەستێنانی پاڵپشتی زیاتری کۆمەڵگەی نێودەوڵەتی. من پێم وایە ئەوە دەبینین لە چەند ڕۆژی داهاتوش لە فەڕەنسا بژان دەکرێت ڕەنگە سەرۆکی داهاتی فەڕەنساش پشتگیری سەربەخۆی بکات. ئێمە دەزانین ئێستا عێراق لە ڕەوشێکی نەئاساییدایە شەڕی داعش هەیە. ئەوەی ئێمە دەتوانین لێ فێربین یا پەندی لێوەرگرین ئەوەیە کە کەمینەکانی عێراق تەنیا شوێن هەستی بە ئارامی تێدا بکەن لە عێراقدا لە هەرێمی کوردستاندایە. هەروەها هەرێمی کوردستان پارێزگاری لە مەسیحیەکان لە ئێزیدیەکان لە کەمایەتەکانی دیکەی عێراق کردووە. هەروەها خاڵشی دیکە ئەوەیە هێزی پێشمەرگە تاکە هێزە و تاکە هێزی متمانە پێکراوە کە بتوانن و توانایان هەبێ سەلماندویانە کە دەتوانن شەڕی ڕوبەڕووی داعش ببنەوە هەروەها سەرکەون لە بەرامبەریان. ئەمە ئەو خاڵانەیە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەتوانێت پشتی پێ بەسە بەرامبەر بە کوردستانێکی سەربەخۆ.
بۆیە دەکرێت کۆمەڵگەی نێودەوڵەتی وە بکاتەوە کە کوردستانیش سەربەخۆ خاڵێکی سەقامگیری دەبێت یا فاکتەریشی سەقامگیری دەبێت لە ناوچەکە و دەکرێت لە ڕێگەی سەربەخۆی کوردستانەوە هەندێک لە کێشەکانی ناوچەکە کۆتاییان پێبێت. لە ماوەی زیاتر لە 100 ساڵی ڕابردوودا کورد لە چوارچێوەی دەوڵەتی عێراق کە لە ڕێگەی ڕێکەوتنامەی سایکس-پیکۆت دامەزرا، کورد ئەنفال کرا، کورد چیمیا باران کرا، ڕاگوێزرا، زۆر زوڵم لە کورد کرا، تاوکو ئێستاش زوڵمەکان بەردەوامن. پرسیاری من ئەوەیە، ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی تەفاهومی ئەو هەموو کێشە و گرفتانەی کوردی هەیە لەوەی کە کورد بڕیاری لەسەر سەربەخۆییدا پشگیری لێ بکە؟ لە ڕووی تیۆریۆ بەڵێ، بەڵام لە پراکتسا پێم وانە ئێمە دەزانین سەدەیەک لەمەوبەر چەندین ڕێکەوتن هەبوو بۆ ڕێگەگرتن لە دروستبوونی دەوڵەتی کوردی. دواتر لە ڕێکەوتنامەی لۆزان ئەوان زیاتر بایەخیان بە بەرژەوەندی نێودەوڵەتیدا نەک بەرژەوەندی دانیشتوانی ناوچەکە وەکو ئەو کاتی هەرێمی کوردستان یاخود کورد ئەوەی ئەوان فەڕەنسی بەریتانەکان بە تایبەتی زیاتر بایەخیان بە بەرژەوەندیەکانی خۆیاندا لە ناوچەکە ئەوان بایەخیان ئەوان بایەخیان بە بەرژەوەندی و بەرژەوەندی کورد یاخود چارەنووسی کورد نەئەدا. بەڵام ئێستا ڕەوشەکە جیاوازە، ئێستا ڕەوشەکە جیاوازترە، ئەوان دەیانەوێت زیاتر بایەخ بە کورد بدەن لەبەرەوەی کورد سەلماندوێتی کە هاوپەیمانێکی گرنگی کۆمەڵگەی نێودەوڵەتیە و پارێزگارێکی گرنگی سەقامگیریە لە ناوچەکە. ئەمە ئەو جیاوازەیە هەروەها خاڵێکی دیکەش دەتوانین باسیکەن کە ئەوەیە ئەو کات وەشیارێکی زۆر لەبارەی کورد و کەیسی کوردەوە نەبووە کە ئێستا جیاوازە و هەموو جیهان باسی کورد دەکەن. زۆر باش. ئەمە جیاوازیەکەیە. ئێستاش بۆیە گەلی کورد مافی ڕەوای خۆیەتی بگات بە خەونی خۆی. باشە بەڵام گرنگە ئەوەی کە کورد یەکگرتوو بێ، ئەوە پیشانی جیهان بدەن کە کورد یەکدەنگە بەهۆی لەو ڕێگەشەوە دەتوانن ئێوە کۆمەڵگەی نێودەوڵەتی قایلکەن. یعنی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەڵێ ئێمە پرۆسەی سەربەخۆییمان دەست پێ کردووە، گەڕانەوە بۆ دواوەمان نییە. پێ دوایە کاتەکە کاتێکی گونجاوە، وەختێکی باشە کە کورد پرۆسەی ڕیفراندۆم و دواترش هەنگاو بۆ سەربەخۆی بەهابێژێ؟ پێم وابێت ئێوە یاخود کۆمەڵگەی نێودەوڵەتی یاخود نەیارانتان هەمیشە هۆکار دەدۆزنەوە بەوەی کە ئەم هەنگاوە کورد ئەم هەنگاوە نەنێت. بەڵام دەبێ ئێوە یاخود هەموو جیان وێنە گەورەکە ببینێ. تۆ دەبینی با نمونەی ئیسرائیل ببینینەوە کە ئیسرائیلیش هەمیشە ئەو بەراوردی لەگەڵ دەکرێت لەگەڵ یاخود نزیک بوونی کورد و ئیسرائیل.
کاتێک دەگەڕێنەوە ساڵی 1948 بەنگۆریانی سەرۆکوەزیرانی و کاتی ئیسرائیل بڕیاری سربەخۆیدا ئەو کاتیش ئەمریکا کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕیانگەیان داوایان لە ئیسرائیل تکایە ئێوە سربەخۆی ڕامەگەێنن بەڵام ئێمە دەبێ ئەو پند لەو کورد پند لەو کەیسە وەربگرێت کە چۆن ئیسرائیل خۆی بڕیاریدا کۆمەڵگەی نێودەوڵەتی و کاتیش دەیانوت چاوەڕێکەن کاتی سربەخۆی نییە ئەمە هەمان دیاردە دەبینینەوە دووبارە دەبینینەوە لە کەیسی عێراقدا لە کەیسی کووردا باشە بەڵام دەبێ ئەوەش دووبارەکەینەوە کە ئایا ئەگەر ئێستا سربەخۆی ڕانەگەیان کەیە باشە بەڕێژەوەی دیارە کاتم کەم ماوە ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە هەرچەندە لە ساڵی 2014دا بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل باسی لەوە کرد کە پشتگیری لە دروستبوونی دەوڵەتی سربەخۆی لە باشووری کوردستان دەکات بەڵام ئەگەر بەپێی زانیاریەکانی تۆ ئەگەر هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی بوویەوە لەلایەن ئەملا و ئەولاوە ئایا ئیسرائیل ئامادەیە بەرگری لە کورد بکە لە باشووری کوردستان لەو دەوڵەتەی کە لە ئایندەدا دادەمەزرێ ڕاستیتە من ناتوانم دەربارەی بەنای ئیسرائیلەوە قسە بکەم بەڵام هیوادارم ئەوان پشتگیری بکەن هەروە ئەوان شان بەشانی ئێوە هاوکاریتان دەکەن و ڕوبەڕووی مەترسیەکان دەبنەوە لە کۆتایشدا دەمەوێت بڵێم کە کاتێکە تەماشای مێژوو دەکەی ناکۆچووم لە ملانی زۆر هەیە من دەمەوێت بەس ئەوە بپرسم تۆ پێشببینی ئەوە دەکەی ئیسرائیل هاوکاری هەرێمی کوردستان بکە لە مەترسیەکانی بپارێزێ بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە ببوو دەتوانی دووبارێکیتەوە دەڵێم بەڕێستان وەکو گوێک پێشببینی ئەوە دەکەن دەوڵەتی ئیسرائیل نەک تەنیا ئیسرائیل هەموو جیهاد هیوادارم هەموو ئەندامانی یاخود وڵاتانی جیهانی ئازاد پشتگیری سربەخۆی بکەن چکە ئێوە لە فاکتەری سەقامگیرین لە ناوچە بەڵێ ژۆوێ ڕۆبنفێڵد سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی دژی سمیتزم و ئەوانەی دژی جوولەکەن و ئەندامی پەرلەمانی جووەکانی ئەوروپا کە بە شەوەکی ڕاستەوخۆ لە بڕۆکسلی پایتەختی بەلژیکاوە لەگەڵ مابووی زۆر سوپاست دەکەین. It was my pleasure. Thank you, and I hope to come anytime soon in Erbil to celebrate the first year of the independence of the Kurdish state. I hope that. ئێمەش بەو هیواین. زۆر سوپاس بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.